خۆی بەخشنەوە مێرەبان سڵاوتان لێ بێ زان و خۆشەویستان من عیمران ئەمیر خۆشحاڵم لە مانگی پیرۆزی ڕەمەزان بەیەوەی عزیز و خۆشەویست بە بەرنامەی قوتابخانەی خێزان بەیەوەی عزیز و خۆشەویست شاد بوومەوە. قوتابخانەی خێزان یەکێکە لە گرنگترین قوتابخانەکانی کۆمەلگا. ئەگەر ئەم قوتابخانەیە چاک بوو ئیتر تەواوی کۆمەلگا چاک دەبێت چونکە هەموو تاکێکی کۆمەلگا بەرهەمی قوتابخانەی خێزانەکەتی. بۆ ئێمە لە مانگی پیرۆزی ڕەمەزان چەندین خێزانی نمونەی بەسەر دەکەینەوە کۆمەڵە خێزان کە لەوانەیە لەبەر دیدی کامێراکان ئاشنا نەبوو بن ئێمە ئاشنایان دەکەین و باسی قوتابخانەی خێزانەکەیان دەکەن. بۆ قوتابخانەیەم ڕۆمان لە ماڵی مامۆستا هونەر و دادەنووسی بێدەبین ئەوان قوتابخانەیەکی خینجیلانە و جوانیان هەیە با بەیەکەوە سەیری قوتابخانەی ئەم ڕۆمان بکەین. وعليكم السلام. كعمران بخير بيس باستكم الحمد لله زنابنا باشن يا أخو بخير بين فرموا الحمد لله سلامة يا ربي فرموا كاين الحمد لله فرموا كاين. وعليكم السلام ورحمة الله وبركاته بخير زور بخير بين من نام هنر ملا حمد أمينة ما مستعمل لقطابخاني عزت بن فايزي بنرتي ما مستعي بشي ونريم زور خوش حالم بهاتنتان دەستخۆشتان لە دەکەن لە بەسەرکردنەوەی ئەو خێزانانە لە مانگی ڕەمەزان بەخێر بەسەر چاوان. من مسەیبە تەها مستەفا ژنی ماڵەوەم بەخێر بێن بۆ ماڵەکەمان خۆشحاڵم بەهاتنتان. ڕەمەزانتان پیرۆز بێت ناوم پێوین هونەرە قۆناغی دووەمم لە کۆلێژی پەروەردە زانکۆی سەلاحەدین لە بەشی کیمیا منداڵی یەکەمم لە خانەوادەکەمان زۆر بەخێر بێن زۆر سپاسان دەکەن کە ئێمەتان بەسەر کردەوە خۆشحاڵ بین. ڕەمەزان لەمو لایەک پیرۆز بین. ئەم ناوم پێوەست هونەر مەلایە قۆناغی دوازی زانستیم لە قوتابخانەی هەولێری نمونەیە کچان منداڵی دووەم لە خێزانەکەمان خۆشحاڵم بەهاتنتان بەخێر بێت. نام ڕێبین هونەر مەلایە لە پۆلینۆ لە قوتابخانەی ئەربی ئۆلا دەخوێنم لە خێزانی مداری سێمم خۆشحاڵم بەهاتنتان. من ناوم دانەر هونەرە پۆلی پێنجەمی بنەڕەتی لە قوتابخانەی حەیزەتی فەیزی منداڵی چارەم بەخێر بێت. مامۆستا زۆر سپاس بۆ قبولکردنی میواندارێکەکان زۆر خۆشحاڵ بووین. حەزەکەم بزانم لەگەڵ مانگی ڕەمەزانان چۆنن بە خانەوادەییان لەگەڵ ئەم مانگەیە چۆنن. بسم الله الرحمن الرحيم سرتا بخيراتنا گەرمی جەناب دەکەم کا ئیمران لەگە ستافە بەڕێزەکەتان بە تەشریفی ناتان بە ماڵی ئێمە یاخۆ بەخێر بێن سەر چاوان گەورەتان کردین. بەنسبەت مانگی ڕەمەزان سەرەتا بەڕاستی شکرانی خوای دەوێت الحەمدولله کە خوای گەورە تەمەنی پێبەخشین ئەم ساڵش گەیشتنەوە مانگی ڕەمەزان خوای گەورە لێمان قبول کە ئینشاءالله گزە نابشتان. بەنسبەت مانگی ڕەمەزانی ئەو ساڵ وەلا بەنسبەت خۆم بەکۆی بە حکمێک کە مامۆستامە لە قوتابخانە ئەو ساڵ مانگی ڕەمەزان کەوتە ناو دەوامی قوتابخانە بەز الحەمدولله لە ڕووی کەشوهەوا کەشوهاکەی خۆشە الحەمدولله کاتەکەی ینی گونجاوە الحەمدولله خوای بەزیاد بی. ماوەسا لەگەڵەوە چەند ڕۆژێک کە داوامت کردیەوە بە ڕۆژوو بوو ینی چەندەوە ساڵی دووەمەوە بزانم بکەوێتە نێو. بەڵێ ساڵی دووەمە بەڵێ بەڵام ساڵ هەر لە سەرەتاکانە. بەڵێ وەڵە بەنسبەت دەوامەکەمە 3 ڕۆژ بیانیانی 3 ڕۆژ ئێوارانی لە کاتی داوامان ئەو 3 ڕۆژە کە بیانیانین بیانیەکەی کە دەچنە قوتابخانە نیوەڕاندینەوە سەرخەوەشین دەشتێنین تۆزێکی سرحەت دەکەم پاشان کە لە کاتی بێ نوێژەکان الحەمدولله خوای گەورە لێمان قبول کا دەچنە مزگەوت نوێژەکانمان دەکەین بە جەماعەت الحەمدولله. پاشان دێنەوە ماڵێ لەگەڵ منداڵەکان هات تۆزێک نەسیحەت و ئامۆژگاریان دەکەم تاوەکو کاتی فتار دێت نێزی دەبیتەوە و فتارەکەی دەکەینەوە. بزانین مامۆستا نووسەیبە دادەنووسەیبە چۆنە لەگەڵ ڕەمەزانێ چکە دەڵێن ڕەمەزانان بۆ ئافرەتان قورسترە بۆ ئەرچیان زیاد دەبێت و بز نازانم هەست دەکەم جەمێک کەم دەبێت و دەبێت ئەرکتان کەم بێ بە فعلی ئەرکتان زیاد دەبێت ئەگەر لە ڕێگەی مایکەکەوە دادەنووسی بە تۆ چۆنی لەگەڵ مانگی ڕەمەزان. سەرەتا بەخێراتنتان دەکەم زۆر بەخێراتنی کارمەدانی تەلەڤیزیۆنی پیام خۆشحاڵ بووم بە هاتنتان لە بۆ سەلامەت بێمە گەورەتان کردین بە قبولکردنی میواندارێکەکەتان لەگەڵ مانگی ڕەمەزانە چۆنی. الحەمدولله زۆر باشن الحەمدولله. بەرنامەکان بەگشتی چۆن دابش کرد وەکوداچی ئەو خێزانە کاتەکانم دابش کردیە کاتی سعات دوم دانا لە بۆ سێ قوتابیانی دەوروبەر و جیران و ئەوانە دەرسەی قورئانیم لە بۆ داناینە لە پاش نوێژی عەسرێ دەست دەکەین بە خواردن حازرکردن لە بۆ ئێوارێ. باشە لۆ دەڵێن ڕەمەزانان ئافرەتان ئەرچیان قورسترە بە فعلی ئەرکتان قورسترە مانگی ڕەمەزانان ئەنی
سبەینانە بەس ئێوارە ئەرکمان قرس دەبیت کە لە پاش نوێژی عەسرێ دەبی لە مەتبەخ خێبینە تا مەغریبێ تا مەغریبێ خواردنەکە ها قورستر دەبی لە بۆ ئێوارێ هەموو زیاتر گرنگی پێ دەدەی لە بزەبت هەموو فۆکسەکە و زیاتر گرنجەکە لەسەر خواردنەکەیە دەستان خۆش بێ بزانین پەیوین خان چۆنە پێوی خان چۆنی حواڵەت هیوا وایە باش بی تۆ لەگەڵ خوێندن و مانجی ڕەمەزانە چۆنی بەرنامەی خۆت چۆن دابش کردووە والله الحمدلله زۆر باشم لەگەری دەڕۆم ینی بە ڕۆژانە پلانم لە بۆی دانایە لە بۆ هەرسی ڕۆژی ڕەمەزانێ بەپێی پلانەکان دەڕۆم ینی جاری وای بۆم لەکە پاشەوەی نوێژی ڕۆژەکەی دەشتێنین تەڕاویحی دەکەین و الحەمدلله پاشم دە قورئان دەخوێنین هەتا برم شەوانیش نانوین بەخۆم نانوین لەبەرەوەی دەست بە دەرس خوێندنە دەکەم ئەو کاتیان کتابی دەخینمەوە هەتا کاتی پاشێویە ئەو کاتیش پاشێوەکەمان کرد و نوێژی سبێنیمان کرد دیسان دەست بە قورئان دەکەینەوە تا کاتی تەواو خوای گەورە ئینشاءڵڵا لێت قبوڵ بکات ئەمە خاتون پەیوەست بەر لەوەی خۆتم پێ بناسێنی ئەوە خۆ دەناسین ئەو منداڵی کۆشمتان پێ بناسێنە ئەو ناوی پاداش لە خوشکمە تەمەنی چەندە؟ تەمەنی 11 مانگە 11 مانگە تەمەن درێژ بێ ئینشاءڵڵا پێویست خان تۆ پۆلی چەندی کاتەکانی خۆت چۆن دابش کردووە؟ پۆلی 12مە بەڵام ینی ڕەمەزان نەبوو تا ڕێگر لە بۆەوەی کە دەرسەکان نەخوێنیان بۆ ڕۆژی نەبووم الحەمدولillah ینی کاتەکان باشە ڕێخستیە ئەوەندەی پێم کرا عیبادەتەکەی دەکەم ئەوکەیت کەش دەبوو دەرسەکان دابش کردیان دەرس خوێندنەکانیش ئینشاءڵڵا بە عیبادەت هەر حسابە ئینشاءڵڵا دەینەوە لای کاک ڕێبینی کاک ڕێبینە و مایکی بگەینە دەست کاک ڕێبینی کاک ڕێبینیش کوڕە گەورەی و ماڵەیە بزانم کاک ڕێبین تۆ کاتەکانی خۆ چۆن دابش کردووە پۆلی چەندیت زۆر سپاس پۆلی نۆ تۆ شەروەزاری هەیە ئیمتیحانی نیشتیمانیت هەیە تۆ چۆن خۆت بۆ ئامادە کردووە و لەگەڵ ڕەمەزانە چۆنی باشم شام قورئانی دەخینم الحەمدلله تا پاشی نانم قورئان کتێبی دەخینەوە ینی متابعی کتێبیش دەکەیت جگەل لە قورئان خوێندن زۆر باشە قورئانت ختم کردووە کاک ڕێبین پێشتر خەریکنی زۆر نەمایە خەریکی الحەمدلله بزانین کاک دانەر کاک دانەر تۆ چۆنی ئەحواڵت پۆلی چەندی کاک دانەر پۆلی 5 سەرکەوتوو بی ئینشاءڵڵا دانەرجان تۆ ڕەمەزانت لا چۆن و تا چەند ڕەمەزان پێخۆشە ڕۆژیان گرتیا پاریش هەمووت گرت بە تەمانژنی بیخۆی باشێک پرسیار چ کاتێکی ڕەمەزانێ لەکنەت و زۆر قورسە ینی حەزت لێ زووتەوە بیسپەینەکەی ئێوارەکەی وەختێک زۆر ناخۆش ئێوارەکەی لۆ برسیت دەبی یان کە بۆنی خواردنێ دێر حەزت لێ بخۆی وەنیە تۆ ئینشاءڵڵا خوای گەورە ئاسانی دەکا بەردەوام بە هەموو ڕۆژەکانیش دەگری مامۆستا هونەر ئێوە چۆن منداڵەکان خێزانەکەتان ڕادێنن کە لە تەمەنێکی کچکەوە بە ڕۆژوو بنیان ڕاحەت نەکەن چۆنە سەرەتا چۆن ئامۆژگاریان دەکەی لەسەر بە ڕۆژوو بوون ئەم کاتی خۆی لە بیرمە کە ئەمەش بچووک بووین دایک و باوکمان برێن ئەو کاتی ڕۆژمانە وەکو واجب نەبوو وەکو تەجروبەی وان دانێک بە ڕۆژوو دەبووین زۆر هیلاک دەبووین چاو بیرمە بە ڕەحمەتی باوکم دێک کوڕم ئەوە نیوەت گرت بیانیش نوێت کە بگرن لە بۆتان گرێ دەدەین یعنی بۆی ڕابین بەڕاستی ئەو شتێکی زۆر باشم شتێکی جوانە بەڕاستی ئێستاش منداڵەکان الحەمدولillah کە تەمەنی گچکەیەوە لەگەڵ یان بووین ئەگەر ڕۆژێک کاملیشان نەگربی پێمان دەوت تا نیوەی بگرن بەیانیکەش نیوەی گرەی دەدەین دەبێتە ڕۆژێکی تەواو بەس الحەمدولillah کە سەبر گەورە ڕاهاتن لەسەر ئەو برسیەتی و تێنوێتی و تێشمەیانگان تێمان گیاندن کە وازبێکی خوای گەورەیە فەرز کراوە لەسەرمان دەبی بە ڕۆژی بووین الحەمدولillah منداڵەکان ڕاهاتون لەسەر ئەو شتەی چونکە الحەمدولillah خوای بەزەیمەکو برن عایلێکی پابەند بە ئاینی پروژی ئیسلام کە لەگەڵ ئێمەنا کە دەبین کە بە ڕۆژوو دەبین ئەوانیش لەگەڵ ئێمە ڕادێن لەو وەزعی مامۆستا بەڕای تۆ زۆر مهمە منداڵەکەت یان کەسەکەت کچەکەت کوڕەکەت لە یەکەمەوە پەروەردەیەکی لەسەر ئیسلام خطووە بە خطووە هەنگاو بە هەنگاو هەروەکو چۆن وا ئامۆژگاری کراون ئێمەش بە هەمان شێوە ڕۆژوەکان سەرەتا چەند سەعاتێک و دواتر دەبێ بە ڕۆژێک بەڕای تۆ قۆناغی منداڵی مهمە بۆ پەروەردەکردنی کەسەکان بە تاکید زۆر گرنگە چونکە منداڵ خوای گەورە پێی بەخشی ئەمانەتێکە بەڕاستی لای ئێمانی دەبێت پەروەردەی چاچیان بکەین لەسەر پەروەردەیەکی ئاینی ڕایان بین لەسەر ئەو پەرشانێک کە خوای گەورە واجبی کردیە لەسەرمان چونکە بەڕاستیکە لە منداڵی وەڕانێ
لە گەورەی زۆر زەحمەت دەوێت لە بۆت کە ڕاستەڕێ بکرێت. جا بەڕاستی ینی گرنگان دایک و باوک لە منداڵیەوە لەگە منداڵەکانیان خەریک بن ڕایان بێن لەسەر پەرشتەکان لەسەر ئیبادەتەکان تاوەکو کە فامیان کرد و بالغ بوون لە کنیان زۆر ئاسان بێت و تووشی کێشت نەکەن. بسم الله الرحمن الرحيم. بسم الله الرحمن الرحيم. قل أعوذ برب الناس. قل أعوذ برب الناس. ملك الناس. ملك الناس. إله الناس. إله الناس. من شر الوسواس الخناس. من شر الوسواس الخناس. الذي يوسوس الذي يوسوس في صدور الناس. في صدور الناس. من الجنة والناس. من الجنة والناس. مامۆستا دەستان خۆش بێ بینینی و دیمەنە زۆ دڵخۆشی کردین لە مانجی قورآن مانجی دابەزاننی قورآن دەبینین کۆمەڵە قوتابیت هەیە کە بە بەردەوامی قورآنیان پێدەڵی بەڕاستیەوە زۆر جێگای دڵخۆشی و دەستخۆشیە. مامۆستا چەندێکە بەردەوام من ئاوا لە ماڵەوە قورآن دەخوێن و ئەوانە چێن کە ئێستاکە لێرە؟ لە ساڵی 2023 بەردەوام قوتابیەکانم لە کاتی تەواوبوونی قوتابخانە دەورە قورآانی دەکەمەوە. یەکەم جار فێری چۆنیەتی نوێژکردن فێری نوێژم کردن پاشان ئاداب کتابەکان هەیە منداڵی مسلمان چ دەڵێ فێری ئادابی ئیسلامیم کردن پاشانیش لە حرفەکان پێداهاتین فتح و ضەمە کەسرە ئەوانە فێرکردن ئەوجا جزء عەمەمان دەست پێ کرد الحەمدولله ینی لەوانەیە 20 تا 25 تەڵەبە قورئانیان ختم کرد لە الحەمدولله ماڵی ئێمە. مامۆستا گەرت لە 2023 بێنی دەکرێت کابرا ئێستا کچەکەیان کوڕەکە ئێستا منداڵ بوو بێ و ئێستا گەورە بوو بێ و شوشی کردبێ ینی تەڵەبەی گەورە شتەوەیە هەتە لە لای تۆ قورئانی تەواو کرد بێ مامۆستا؟ تەڵەبەم هەبوو ئێستا بوویتە داک ماشەڵڵا منداڵیشی گەورە بوو هەر لە لای مە قورئان تەواو کردی. الحەمدولله هەر بەردەوام لە ماڵەوە مامۆستا خۆبەخشانە کارەتان کردووە؟ هەر لە ماڵەوە کاتێکم تەرخان کرد لە بۆ خزمەتی قورئان خزمەت بە جیران و دەور و بەر و قوتابی هەبووە مامۆستا لە بەردەوام قوتابی هەنا تەڵەبە بەشداری دەکەن لەو جۆرە خوێندنانیانە و جۆرە دەرسانێکە لە ماڵەکانن هەندێکیان نزیکەی 3 ساڵ 4 ساڵە بەردەوام هاوینان دێت لە بۆ قورئان خوێندن لە بۆ قورئان خوێندن. مامۆستا و هەر ئادابەکانیشم فێرکردین عەفوەن ئادابی نووسن و سەفەرکردن و نان خواردن و لە خەو هەڵسان و ئەو ئادابانم هەبوو ئینشاءالله تەطبیقیشیان کردیان ئینشاءالله. مامۆستا بەڕای تۆ ماڵی کە قورئان تێدا بخوێندرێت چ بەرەکەتێکی هەیە یان بۆچی ئەو کارەیە دەکەی کە ئەوە لە ماڵی خۆت منداڵەکان فێری قورئان دەکەی؟ کاک حیمران هەر ماڵێک قورئانی تێدا نەخوێندرێ ئەو ماڵە بەرەکەتدار نابی و هەر خێزانێک منداڵەکانی لەسەر پەروەردەی قورئانی پەروەردە نەکا خێزانێکی دواکەوتوو دەردەچێت و هەر داکێک منداڵەکانی بە تایبەتی کچەکانی فێری عیجاب و ئادابی ئیسلامی و قورئان و ئادابەکانی ئیسلامی نەکا کچەکانی بەلاڕێدا دەچن سەر لە شێواو دەبن. ئەوجا داواکاریم لەو داک و بابانە ئەوەیە کە یەکەم جار منداڵەکانیان فێری ئادابی ئیسلامی بکەن پاشان فێری قورئانیان بکەن بۆ ئەوەی سوود بە دەوروبەریش بگەینن نەک بەس لۆ خۆیان لە دەوروبەری سوودیان لێ ببینن. بێگومانەوەی ئادابەکان بخوێنێت تەنها سوودی بۆ خۆی نیە سوودی ئادابە ئیسلامیەکان بۆ دەوروبەرەکەشتی. مامۆستا بەڕای تۆ دەکرێت دایکێ یان باوکێک لە خەمی منداڵەکەی دانەبێت و نەینێرێتە مەدرسێکی قورئانی و نەینێرێتە ماڵێکی ئاوەکە تێدا قورئان بخوێندرێت یان ئامۆژگاری چیە بۆ دایک و باوکان؟ ئامۆژگاریم بۆ دایک و باوکانە ئەوەیە کە کچەکانیان یان کوڕەکانیان لە گچکەیەوە فێری ئادابی ئیسلامی بکەن فێری قورئانیان بکەن فێری کوڕەکان فێری مزگەوت بکەن کچەکان فێری عیجاب بکەن چونکە مامۆستا پێ دوایەنی ئەم شتانە پەروەردانە پێویستە لە سەرەتاوە بکرێت پێویستە لە قوتابخانەی خێزانەوە پەروەردە بکرێت اینجا کاریگەری بەسەر تەواوی ژیانی ئەو کەسەوە دەبێت ئەکید دەبی یەکەم دارداک یعنی داک زۆر دەوری سەرەکی دەبینی لە بۆ منداڵەکانی بابیش بەس بە تایبەتی داک کە منداڵەکان لە گچکەیەوە پەروەردە کرد لە قوتابخانە ڕاستە لە قوتابخانە پەروەردە دەکرێت بەس لە ماڵی زۆر عنی لە ماڵی زیاتر قوتابخانە پەروەردەی ئەستێکە لە ماڵەوە دەست پێ دەکات لە ماڵەوە دەست پێ دەکات سەرەتا دەستە خۆش بێ یاخوا سەرکەوتوو بوون خۆشحاڵ بووین بۆ هەموو چاوە جوانەیە بۆ هەمووە
خزمەتکارە قورئانەی کە بەڕاستی گەورن خزمەتکاری قورئانن بەڵام پێیەوە گەورە بوون خۆشحاڵین کە دەبینمە و قوتابیانە لە ماڵێکی ئاوا خنجیلانە و جوان تێیدا خزمەتی قورئانی پیرۆز دەکەن و لە خزمەت قورئاندانە خۆشحاڵ بووین. سلامت. بسم الله الرحمن الرحيم قل أعوذ برب الفلق من شر ما خلق ومن شر غاسق إذا وقب ومن شر نفاسات في العقد ومن شر حاسد إذا حسد. بێگومان یەکێک لە بنەما گرنگ و پتەوەکانی خێزان خانمان و کچان و دایکانی ئەم خێزانەیە و بێگومان لە قوتابخانەی خێزان دەبێت زۆر گرنگتر و بە گرنگیەوە بڕوانە پەروەردەی کچ و خانمەکانی نێو قوتابخانەکەمان. من یەکێک لە کچانی یان کچە گەورەی ئەو خانەوادەیەم لەگەڵە دادەپەیبین خۆشحاڵین کە لەگەڵمانی دادەپەیبین دەمەوێت لەوە دەست پێ بکەم بزانم لە مانگی ڕەمەزانە چۆنی و بەچی خەریکی زیاتر. بەڕاستی مانجی ڕەمەزان کە خوای گەورە وەکو هەموو وەکو نوێژ وەکو ئەو کات کە فەرزی کردی لەسەرمەکەمە تەواوی ئەو مانگەی بە ڕۆژی بی لەسەرمانە کە لەو مانگەی هەوڵ دەین یعنی باشترین کردەوەی ئەنجام بدەین یعنی بۆ نمونە زیاتر گرنگی بە قورئان خوێندن بدەین. ئێستای بەخۆم بۆ منە کە جەدوەلم دانای پلانم لە بۆی دانایە بەپێی پلانەکان دەڕۆم ئەوەندە سەعاتە ئەوەی دەکەم بۆ نمونە. باشە پلانەکانت چۆنە دەکرێت پێمان بڵێ؟ پلانەکانم ئێستا بەخۆم کە نووسیتمەوە هەمووی دەنووسمەوە ڕۆژانە بەپێی ڕۆژەکەی دادەنێم ئەو ڕۆژانەی دەوامم هەبی لە کولیی بم کە دێمەوە ماڵی باشی سراحەتەچی دەست بە کتابخوێندنەوەی دەکەم یان ئەگەر دەرسم کەمتر بیتن حتمما بە سەعات کتابی دەخینەوە پاشەوەی دەست بۆ نمونە زیکرکردنەکانە زیکری بیانیان و ئێوارانە کە زۆر باوم زەختی ئێستا دەکاتەوە هەموو جارێ ینی لە منداڵیەوە الحەمدوللا فێری کردیمە لە بیری نەکەی بۆ منە قەڵایەکە قەڵایەکی موسڵمانانە ئینسان نابی لە بیری بکە نەک بەسە ڕەمەزانە لە هەموو ڕۆژەکان ینی هەر لەو 11 مانگەی دیکەش ئەتوانێت تەمەنما دەبی ئەو شتانە جێبەجێ بکەی زیکرەکانە بەتایبەتی بیانیان و ئێواران یان ئیستیغفارکردنە قورئان خوێندنە هەندێک سوورەتی قورئانە بۆ منە ئینسان پێویستە لەبەری بکاتنە تاوەکو پارێزراو بێ لە ژیان لە تەمەن لە هەموو ڕووداوانەی کە ڕوبەڕووی دەبێتەوە ڕۆژان لەگەڵ قورئان خوێندنا چۆنی پێبین خان؟ الحەمدوللا زۆر باشم لە خوای گەورە بەزیادی فەزلی خوای گەورە داینداونە لەو مانگە ڕەمەزانێت کە ساڵی پار لەم توانێت تاویزی بکەمەوە لە بەروانەکان ئەو ساڵداونە ئینشاءڵڵا تاویزی بکەمەوە لەو ڕەمەزانەی و ختمی زیاترش دەکەم ئینشاءڵڵا. پێبین خان باسیەوەت کرد لە ماڵەوە هاوکاری دایکتی لە وەرگرتنی تەڵەبە و قوتابیەوانە چ قوتابیەک هەیە لە ماڵەکەتان دەرسی پێ بڵێ؟ وڵی تقریبا 15 ساڵ دەبیتن لەگەرداکەم خەرچەوەینە ئەو دەرسی قورئانماندانە یەکەم جار هەر لە خۆمان دەستی پێ کرد ئەمنی فێر کرد و بە خۆشبەرایەکانی فێر کرد پاشان جیم دەرسمان پێ کرد لە جیران و دەوروبەر و خزم و ئەوانە چەند کەسێک هاتن سەبر ینی تەماعیان زۆرتر دەبوو الحەمدوللا بە فەزلی خوای گەورە گەیشتینە ئەو ساڵیش هەموو ساڵێ پێشتر بەسە ڕەمەزانان دەمان کردویان هاوینان بەس ئێستاکە لە کاتی دەوامیش هەیە مەکتەبیش هەیە بەس هەر حەزیان لە تەڵەبەکان بخۆیان خولیان هەیە ڕۆژی هەینیانم لەبوودانە هەینیان دێن دەرسەکانیان دەخین الحەمدوللا چەند تەڵەبەمان بەڕێ کردیان ینی قورئانیان ختم کردیە یان ئادەبەکانیان فێر دەکەین ئادەبە ئیسلامیەکانە قورئان خوێندنە سەرتا لە پیتەکانی قورئانوانە دەست پێ دەکەین پاشان تا دەگاتە ئادەبە ئیسلامیەکان و وشە بە وشە و پیت بە پیت و دوایە دەگەنە سوڕەتە گچکەکان و پێیان لەبەر دەکەین پاشان دەگەینە لای سوڕەتی بەقەرە سوڕەتی بەقەرە دەخینن و ئەو دەدەینە سەر ئالی عیمران و سوڕەتی نیسا و ئەو. بەڵێ پێیڤین خاندم هەیە باسیەوە بۆ بکەی مانگی ڕەمەزان و خوێندن لەگەڵ یا چۆنی بە هەردووکیا ئایا هیچ کاریگەریی لەسەرەوەیە کە کەسێک بڵێ من دەوامم هەیە وێ ناتوانم ڕۆژوو بگرم یان وانەکانم قورسە ما بێجەناوت لە بەشی کیمیا یعنی یەکێک لە بەشە قورسەکانیش کیمیا دەکرێنی تۆ ڕۆژوو بشکێنی لە بەروێکە دەوامت هەیە؟ نەخێر ئەکی دەست حوزرێک نییە ینی ئەتو ڕۆژێکە بشتین لەبەرەوەی دەرست هەیە لەبەرەوەی خوای گەورە ئێستا لە چەند چەند جێیەکی داینایە کە ئینسان ئەگەر دەتوانێت بۆ منە مسافیر بوو یاخود نەخۆش بوو لەو حاڵەتانە ئاسایی بۆ منە ڕۆژەکە بشتێنی بەس لەبەر خوێندنەکەی ڕاستی نابیتن ینی زۆر تەڵەبە هەیە تەپۆی دوازەکان دێنن کە ئەمانی بە ڕۆژی نابین لەبەرەوەی دەرسمان زۆر تااقەتمان نامێنێ بەس بەڕای من
کە ئەنی بەخۆم دەرسەکەش دەخینم و جاروی لە زانکۆی تقریبا سەعات دووسەی نایەوە ماڵی ماندی دەبی بەڵام بەڕێی من کە ئەتو بە ڕۆژی دەبی هێزەکی زیاتر دەبی تااقەتی زیاتر دەبی لەبەرەوەی ئەتو بە خۆشەویستی و بە ڕۆژی دەبی ئەتو لە بە خۆلای گەورە دەکەی کە خۆی گەورەت خۆشویست دەتوانێت عبادەتەکان زۆر بە جوانی بکە ینی هیچ شتێک نابێتە ڕێگر دەرس خوێندن بیت ئیشی ماڵێ بی هیچ شتێک نابێتە ڕێگریەوەی کە تۆ ڕۆژێکت بشت. مانگی پیرۆزی ڕەمەزان ینی خورما و شیرینی جا لێرە شیرینیەکی زۆر ئامادەکرا بێگومان لە پشتەمە و سفرە خۆشانەی کە دەیبینن دەستی خانمێکەیان دەستێکی ڕەنگینەیە لەلایەن خانمان و کچانەوە. ئەمڕۆ میوانی ماڵی مامۆستا نوسەیب مامۆستا نوسەیبە زۆر خۆشحاڵی سەلامەت زۆر خۆشحاڵین کە دەبینین بێگومان ئەرێکتان زۆرە لە مانگی پیرۆزی ڕەمەزانەوە خۆی کە بینیمان خوێندنی و قورئان و تەڵەبەی قورئانەمە خۆی لە خۆی کارێکی گەورەیە ئەگەر پێم بڵێ ڕۆژانە یان هەموو ڕۆژانی لە مانگی ڕەمەزان چ کاتژمێرێک دیتە مەتبەخ چەند بە خواردنەوە خەریک دەبی؟ حەفۆن لە مانگی ڕەمەزان لە دوای کاتژمێر 4 لە مەتبەخە خەریکی خواردن ئازادکردن دەبین هەتا مەغریبێ. اللهم لك صمت وبك آمنت وعليك توكلت وعلى رزقك أفطرت ولصوم غد نويت وذهب الظمأ وابتلت العروق وثبت الأجر إن شاء الله. اللهم اغفر لنا وارحمنا يا الله. اللهم تقبل صيامنا يا رب العالمين. ارحمنا يا رب. آمين إن شاء الله. الله أكبر. الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين آمين. ألم تر كيف فعل ربك بأصحاب الفيل ألم يجعل كيدهم في تضليل وأرسل عليهم طيرا أبابيل ترميهم بحجارة من سجيل فجعلهم كعصف مأكول. الله أكبر. بێگومان یەکێک لە گرنگترین یان بەڕێوبەر و سەرپەرشتیاری خێزان گەورەترین ڕۆڵی هەیە لە پەروەردەکردنی خێزانەکەی لە پەروەردەکردنی منداڵەکان لە پەروەردەکردنی کە زۆرجار دایکی منداڵەکان کوڕەکان کچەکان بێگومان بەڕێوەر و سەرپەرشتیاری قوتابخانەکە زۆر گرینگە
بۆیە من ئێستا لەگەڵ بەڕێوەبەرێکی قوتابخانەی خێزانم مامۆستا هونەر خۆشحاڵی سوپاس بۆ میوانداریە سوپاس بۆ ئەو پێشوازی گەرمی کە لە ئێمەتان کرد زۆر سپاس. مامۆستا هونەر تۆ مامۆستای و لە نێو کایەکانی قوتابخانەی بێگومان ئێستا تۆ ئەمە هەموو جارێ دەڵێن چەند قوتابخانەیە کەیە بۆی کە کەسێک پەروەردە بێ یان مرۆڤێک دروست بێ یان زۆرجار کۆمەڵناسەکان دەڵێن قوتابخانەی خێزان دواتر قوتابخانەی کۆمەلگا و دواتر قوتابخانە ئەکادیمیایی کە دەیخوێنن. تۆ ئێستا دوو قوتابخانە هەرسێ قوتابخانە دیوە بەخۆت. تا چەند مامۆستا قوتابخانەی خێزان کاریگەری لەسەر کەسەکان هەیە، کاریگەری بەسەر منداڵان هەیە؟ ئایا ئێوە لە قوتابخانەکانە گرنگی قوتابخانەی خێزان دەبینن؟ بەتاکیید کای ئەمران بەخۆی قوتابخانە بە حکومەیەکە بەرن لە کۆمەڵێک منداڵ لەو شوێنە دەوام دەکات و جا قوتابخانە نزیکەی 300 منداڵی لێ زیاتر هەر منداڵ و لە خێزانێک و لە ژنگێکی تایبەت هاتووە. لەوێن دەرکە دەچین لە کاتیوانەکاندا زۆر بە ئاشرا هەست پێ دەکەین ئەو خێزانانێکەوە خەلفیەتێکی ئایدیان هەیە یاخود بێن کەسایەتی بەرزیان هەیە خەم لە پەروەردەی منداڵەکانیان دەخۆن بەڕاستی هەست پێ دەکەی کە ئەم منداڵانە لە ماڵەوە پەروەردەیەکی جوان کراون لە قوتابخانە نمونە لە بەڕاستی ئەن دیارە لەگەر ئەو منداڵانێکەوە خوا نەخواستە ینی دایک باوچیان کەم تەرخەمیان کردو لە پەروەردەکردن ئەوانە ماندووبوونیان زیاتر بەڕاستی بەڵام ئەوانەی کە پەروەردەیەکی باش کراون مامۆستاش دەگەریان زۆر مرتاحە و سەهلتر تەعاملیان لەگەر دەکرێتن. ینی مامۆستا ئەوە دیان ناسنەوە کە کەسێک لە ماڵەوە پەروەردەکراوی و کەسێک پەروەردە نەکراوی تەنها بیر لە ئەو کرابێتەوە بینێنرێتە قوتابخانە. بەتاکید لە هەڵسوکەوت و تەعاملی لەگەڵ مامۆستای دیارە زۆر بەڕێزن زۆر نەرمونیانن زۆر بە ئەدەبەوە هەڵسوکەوت دەکەن یعنی زۆر جیاوازن ئینسان هەروەها بیان بینی دیارن کە بەڕاستی زۆر فەرق و جیاوازیان لەگەڵ منداڵەکان. تۆ باسی کرد مامۆستای هونەریت چۆنە مامۆستا بەشی هونەرت هەڵبژاردووە؟ کاتی خۆی کە لە قوتابخانەی متەوەسطەی بووکاتی زۆر خۆیان هونەرم هەبوو ڕسم کێشان زۆر حەزم دەکرد بەڕاستی حەز دەکرد تاقیەکی هونەری تێدایە مارەسەم دەکرد ئەو کاتیش مامۆستاشی هونەریان هەبوو یاد بکرێ مامۆستا ئەحمەد زۆر هانی دەدام کەوا بەردەوام لە هونەرێک کە پۆلی سێم پۆستە کاتیدا و سێم پۆستەکانەوەی لەسەر تەواو کرد زانیم کە پەیمانگایەک هەیە تایبەت بە هونەر پەیمانگای هونەر جوانەکان هونەرە جوانەکان ینی فنون جەمیلەت خوێندووە سێم ساڵ لە هەولێرکرا بۆ ئەمە مەرحەلەی سێم وەرگەورم کە چوینەوە پەیمانگا هەرچەندە بەڕاستی وەکو دایک و باوک دایم تموعیان زیاترەکەوە منداڵەکانیان بنە دکتۆر و مهندس و شتی بەرز بەڕاستم تاقە و توانای خۆم لە بوارە دیتەوە ئیتر ئەو قەناعەت باوک بینە کە من بەڕاستمە ئەو شوێنە و سوودی لێوەردەگرت باش مامۆستا تەوان وێنەیەکی مامۆستای هونەری لێرەیە ئەم وێنەیە سەرنجی ڕاکێشان باسی لەوە کرد کە وێنەیەکە لە ساڵی نواتەکان کێشاویەتی حەزەکەم خۆی باسی بکە مامۆستا وێنەیە کە لێرە دەیبینین ئەمە مەبەستلی چییە و قورئانێک دەبینم دەستێکی بریندار دەبینم مەبەست لەم ئەمە چییە؟ ئەم تابلۆیەکانی ئیمران ئەمە لە ساڵی نواتەکان بوو ئەو کاتی کە هەم لە پەیمانگا بووم هەمش لە مزگەوت دەرسمان دەخوێن ئەو کات زروفێکی ناخۆش بەسەر مسلمانان دەهات ئەوانی ئەهلی مزگەوت بوون خەڵکێکی زۆر پەرتەوازە بوو مزگەوتەکان بڕک زەختیان زۆر لەسەرکرا وەزعی خۆش نەبوو بەڕاستی بەسەر مسلمان داهات ئیتر ئەم کاتی لە ماڵێ بیرەوەی کردکە ئاەتێکی خوای گەورە بە تابلۆیەک نیشان بدەم کە خوای گەورە فەرمێت وەالعاقبەة للمتقین ڕسمەکە تعبیر لەو ئاەتی دەکاتن یعنی ئەو ڕێگایەکەوە ڕێگای قورئان و ڕێگای ئیسلامە هەرچەندە ناخۆشیمان بێتە ڕێگا و ئەزیەت و ئازار ببینین بەڵام بەردەوامیمان وامان دەکات بینە ئاماجی خۆمان و ڕۆژێک هەر دادێتکەوە ئاینی پیرۆیسلام ئاڵایەکی گەشاوە دەبێ و حکومەکەی هەردەگەڕێتەوە یعنی وێنە دوام بەدەستی خۆت کێشاوە تعبیرە لە ئاەتەکە ئاەتەکەت کردو بوێنە وەکو سێبورێکی لە بۆ خۆمە برانێکەوە دەهاتە لام کە دیاندی بەڕاستی ئەنی ئینسان ورەیەکی پێدەبەخشتا و سێبوریان بەو ڕسمەوە ئەین ساڵی نوتەکان و تا سەر لە ماڵەکە تەر هەڵباسرا بوو فازم پێوە کردی بەڵێ هەر الحەمدولله مامۆستا بگەڕێمەوە سەر پەروەردەی خێزان تۆ چۆن گرنگیت بە پەروەردەکردنی خێزاندا و چۆن گرنگیت بە منداڵەکانت داوە لە ڕووی پەروەردەیەوە؟ خۆی بەڕاستی منداڵ قسەیەک هەیە با ناخەرجەی هەویرێکە چۆنی بشێلی وا دەردەسی جا بەڕاستی منداڵیش هەموو ئەمانەتێکی خوای گەورە لامانە پێویستە چاودێریان بکەین و پەروەردەیەکی جوانیان بکەین پێش ئەوی منداڵ کە بستە قوتابخانە لە ماڵێ بەڕاستیان هەندێک شتێ دەبێ بیزانی فێری بکەی لە ئاداب و لە ئەخلاقی جوان لە بەها بەرزەکان کوڕ ڕازگۆیی و گفتارشیرنی و ڕووخۆشی و دەستپاچی یعنی منداڵ کە چۆ قوتابخانە بەڕاستی لۆی منداڵن کەش چاوی لەکەن نمونە بیتن
بەڕاستی ئەمە الحەمدە لەگەر نووسەی بەخانی خێزانم لەو بارەی زۆر خەممانە بەڕاستی خەممانە منداڵەکان خواردیا پەروەردەی بکەین و پەروەردەی ئیسلامی جوانیان بکەین. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم ويل لكل همزة لمزة الذي جمع ماله وحدده يحسب أن ماله أخلده كلا لينبذن في الحطمة وما أدراك ما الحطمة نار الله الموقدة التي تطلع على الأفئدة إنها عليهم مؤصدة في حمد ممددة. بڕگەیەک لە بڕگەی بەرنامەکەمان یەکتر ناسینە لە نێوان خێزانەکان بێگومان ناسینی تایبەتمەندی یەکتری نێوان خێزانەکان خۆشەویستی لە نێوان خێزانەکان زیاتر دەکات. واتە زۆر گرینگە کە تۆ بزانیت هاوسەرەکەت یا منداڵەکانت تایبەتمەندیەکیان هەیە و پێی تایبەتمەندی کەسایەتیەکان لەگەڵیان هەڵسوکەوت دەکەی بۆی کە بتوانیت دڵیان خۆشکەی. پیاوان دەبێت بزانن خێزانەکانیان دڵیان بە چ خۆش دەبێت یان حەزیان بە چ زۆرە خواردنێک و چ ڕەنگێکە و بێگومان بە هەمان شێوە پێویستە خێزانەکەی بزانێت کە پیاوەکەی حەزی بە چ زۆرە خواردنێکە و چ تایبەتمەندیەکی هەیە بۆی کە کاتێک بە ماندوێتی لەسەر ئیش دەگەڕێتەوە بتوانێت بەو تایبەتمەندی کە پیاوەکەی دڵی پێخۆش دەبێت دڵخۆشی بکە. بۆیە ئەمڕۆ لە بڕگەی یەکتر ناسین یان ناسینی یەکتر هەردوو گەورەیەم خێزانەمان ڕوبەڕووی یەک کردوێتەوە بەیەکەوە چەند پرسیارێکیان ئاراسە دەکەین. مامۆستا شێوازی ئەو پرسیارانم بەو شێوازەیە. سەرەتا مامۆستا هونەر بێگومانم مانگە مانجی قورئانە زۆر موهیمە ئێمە لە نێو هەموو کردەوەکانمان قورئانی پیرۆز بەکاربێنین. مامۆستا هونەر بە دەنگێکی بەرز گوێ دەدەیتە قورئانی پیرۆز و لە ڕێگای مۆبایلەکەەوە قورئانەکە دەخوێنیتەوەش واتام گوێ دەدیتوەم دەخوێنیتەوە. من 5 پرسیارە ڕاستەی مامۆستا دەکەم تایبەت بە جەنابەت دوای تۆ ئیتفۆنەکەت دادەنیت و من ئەو پرسیارانە ئاڕاستەی جەنابەت دەکەم بزانم تا چەند مامۆستا توانیوێتی تایبەتمەندیەکانی تۆ بڵێتەوە. ئەگەر تا پرسیاری لەسەر 20 نمرەیە ئەگەر لە 6 نمرەی واتە کەمترت هێنا بێ مامۆستا نووسەیبە لە نێو بەرنامەکە بە شێوازێکی فەرمی داوای لێبوردن بکە لە جەنابەت کە تاوەکو ئێستاکە نەیتوانە ئەو تایبەتمەندیانەی تۆ بزانێت. ئامادەی مامۆستا داوای لێبوردنەکە بکەیگەنە بزان باشە. مامۆستا هەرجێ بدە ئەو قورئانەی کە لێمانداوە و هەوڵدا لەگەڵ قورئانەکە بڕۆیت. طبعا ئەو کردارە بۆیە کە گوێی لە پرسیارەکانی ئێمە نەبێ و گوێی لە وڵامەکەی مامۆستا نەبێ. تا مامۆستا ئێستا گوێی لە ئێمە نییە لە ڕێگای ئەم ئیتفۆنەوە کە توانێت سەوتی ئێمە قەتەکە پرسیارەکانی کە لێرەیە لە مامۆستا نووسەیبەکە. مامۆستا نووسەیبە بێگومان چەند ساڵ هاوسەرگیریتان کردیان؟ ساڵی 1990. باش تاریخی هاوسەرگیریتانم پێ بڵێ. تاریخی هاوسەرگیری 24 دەی 1990. زۆر باش. مامۆستا هونەر حەزی بە زۆرە خواردنێک نییە ڕقی لە زۆرە خواردنەکە یان ڕقی بە دیاریکەی لە وەکو شیویان خواردن شیو زۆر عەزی لە خواردنی بریانیە حەزی بە چ نییە عەزی بە چ نییە دۆڵما عەز لە دۆڵمەی ناکە. باشە دەمەوێت بزانم ئەوەندەی کە تۆ ئاگاداری هاوسەرەکەتی بەڵام وڵامەکانە بە دەنگێکی نزم بدەوەی کە گوێ لێ نەبێ سەران بچ قورئان خوێنێک لە قورئان خوێنە جیهانیەکانیان قورئان خوێنە خۆماڵیەکان حەزی بە دەنگی چێ هەیە؟ قورئان خوێن ماهر محقلی. باشە با ئەوەش بنووسین ماهر محقلی. دەمەوێت پرسیاریەوە بکەم سەیرانگایەکیان سلادێک لای ئەو زۆر خۆشە. هاوینە هەماوی ئاڵانە کوندی ئاڵان خۆتانی ڕۆزان هەر ئێرانەوە نیە؟ سڵتان خەڵکی ئالانە نا؟ تاڵانەی گوندی ئالانەی نزیک خەلیفان. زۆر باش. 4 باشە. منداڵ یەکەمتان کە ناوتان لێنا تۆ ناوت لێنایان باوشی بەتەکید باش دەست خۆش بێت.
دەست و خۆش بێ مامۆسا مامۆسا گوێت لە پرسیار وڵامەکانمان بوویاننا بەڵێ گوێت لە وڵامی پرسیارەکانمان هیچ بوو ساوتی زۆر بەخۆی زۆر باشە لە دنیاچکە بوو الحەمدولله تاوان دنیای قورآن دنیایکی خۆشە مامۆسا مامۆسا 5 پرسیارم ڕاستەی مامۆسا نووسیبەی کرد نووسیبە 5 تایبەتمەندی جەنابتی پێگوتم ئەمە بزانم ئەو تایبەتمەندیانە تا چەند لە تۆیان هەیە یەکەمین جار پرسیاریەوەم لێ کرد تاریخی یا و سەرگیریتان چ تاریخێک بوو بە ڕۆژ و مانگ و ساڵەوە ڕۆژ و مانگ و ساڵ ساڵەکەی نهاتونەوە بوو ڕۆژەکەی عەفو مانگەکەی بۆی لە بیرمانی لە عوتڵەی نیوەی سارێک گواستمانەوە عوتڵی نیوەی سارش بمای مانجی دوو بوو ڕۆژەکەم لە بیر نییە مانجی دوو ڕۆژەکەشت بەبیر نییە زۆر باشە ئەوە ینی مانجی دوو ڕۆژەکەش بەبیر نییە بەڵام ساڵەکە دەزانین 99 بەڵێ باش باو پرسیارەی تاوتوێکەی مامۆستا نووسیبە شتێکی تری پێگوتیوە لە ساڵەکەی لە ڕۆژ و ساڵ و مانگ وڵای ئەمە ئەنیشگوتی لە کۆتایی ساڵی ئەوم بوو ئەنی تەخەڕوزم دەکرد لە عوتڵەکەی گواستمانەوە باشە مامۆستا تەخەڕوت ساڵێکە بۆ لە مانجی دوو بێ نەعەفو لە عوتڵەکەی مەخسەس ئاخی ساڵم بوو نۆتنەوە بێن تەخەڕوزم کرد خلاص بوو ساڵەکەی نۆتنەوە بوو بەس مانگەکەی لە پشووی نیوەی ساڵی بوو پشووی نیوە ساڵ مامۆستا لەو ساڵێت و گوتی دڵنیای چاریدا 24 مانجیدا باشە کەواتە مامۆستا ئەو پرسیارێک لەو پرسیارانە بوو ئەوەی مامۆستا نووسیبەی دروستەوە نییە بەڵێ لە من بەڵێ کەواتە مامۆستاەیەک لەو پرسیارانە کە بەداخەوە پرسیارەکەم نەتوانی 20 دەرەجە شت لە دەستدا ساڵەکەی تەواو بوو ساڵەکەی تەواو بوو بەڵام من بە ڕۆژ و مانگە ساڵەکە وەرناگری دەبێت ساڵەکە بە تەکید دەیزانێت باشە مامۆستا بێگومان شوێن و سەیرانگامان زۆرە لە هەرێمی کوردستان سەیرانگایەک یان لادەیەک بەلای تۆ زۆر خۆشە ئەو هەم جارێ خزمەکان بە تعلیق نیمان دەندێن ئەنگۆها دەکەن شۆڕ دەکەنەوە لە بۆ دۆری ئاڵانێکی یعنی ئەو ناسراوی بۆ ناسرایم لێوە دەر بە حکومەی خەڵکی و منتیقەینا لە مامۆستاشم پرسی باسی شەر خەڵکی ئالانە نەنگۆ هەر دۆری ئاڵانەی دۆڵێکە چەند گوندێکی لەیە لەوانە لە گوندی بناوی هەیە بەڵێ نووسیبەی خانی خێزانشم ئینا گوندی ئاڵانەیە یعنی لە یەک دۆڵینە چەند گوندێکی لێ ئاڵانەی ئەوەی منتیقەی خەلیفان دەکەت بەڵێ مەسووری خەلیفانە بەڵێ شوێنەکەی زۆر دڵخۆش و دڵگیرە نازم جەناب ئەگەر چوبی شوێنش زۆر خۆشە جامە ساڵانە بەڕاستی لە بۆ گەشت و گوزار چنوێن دەرەوە مامۆستا و بیست نمرت بەدەستێنە فعلەن ئاڵانەی کورد مامۆستا چ جۆرە خواردنێکت حەز لێ نییە خواردنێکی سادەیە بە زۆر حەزم لێ ئەویش نەحەزت لێ نییە حەزم لێ نییە حەزم لێ نییە وەڵاو ئەو پرسیارە تقریبا کەشفە لە ناو پیاوان زۆر ئەزمان لە دۆڵمەی نییە یعنی توش حەز بە دۆڵمەی باشە مامۆستا بۆ دۆڵمەی وڵی کاکەم حەزم لێە نەوڵایم زۆر برادەر نیوە لێ دەنێ مامۆستا لە ماڵی دۆڵمەیان نە بەڵێ کە حەزیان لێ من دەڵێم لەبەر ئەوەی متان نەبیان کە حەستانی ئاسایی لێ نین و زۆر حەز لێ ناکەم دۆڵمە لێرە بەختی تۆ مامۆستا 20 دەرەجەت بە دۆڵمەی بەدەستێنە وایە لەمە دووە دۆڵمەی بخۆی زۆر باشە مامۆستا فعلەن مامۆستا نووسیبەش باسی دۆڵمەی کرد بێگومان قورئان خوێنە جیهانیەکان زۆرە دەمەوێت بزانم جەنابەت حەزت بە چ قورئان خوێنێکە مامۆستا نووسیبە ناوێکی دایتمێ کە تۆ حەزت بەوە وڵای من هەت بخۆم عنی حەز دەکەم تەبیعاتم هادیئە حەزم لە شتی هادیئە دەنجی هادیم زۆر پێخۆشێک لەو دەنگانش زۆر معجبی ماهر ئەقلیمە شێرم شێخ ماهیر دەنگەش زۆر هادی و لەسەر خۆی ئافرین گوتی یەکەش کەشیە بوو گوتم ئێستا یەکەشکە دڵ زۆر باش فعلەن 20 نمرەیت کەشت بەدەستێنە ئێستا ئەوە سێ پرسیارە زانی و هەتاشت بوویتە خاوەنی 6 نمرەی ئێستا دەردی مامۆستا دەڵێ لە ساقی دبوونی ڕزگارت لە کەوتن ڕزگارت بووە ئێستا بەرەو پرسیارش کە تر دەڕۆین سەبارەت بە منداڵەکانت یەکەم منداڵت کێ ناوی لێنا تۆ بوو یا مامۆستا نووسیبە یەکەم منداڵمان کە بوو بەڵێ وڵا ئەمە ئەو کاتی خوای گەورە بن
کردی قسمت ئەو منداڵە هێشتان لە دایک نەبوو هەستمان کرد کەەوە منداڵێک خی گەورە پێمان دەبەخشی ئەم لەو کاتیەوە زۆر معجزبی ناوی پەیڤینی بووم بەڕاستی پەیڤین کە لەدایکیش بوو ئەم زۆر پێداگیرم کە لەسوێکەوە ناوی پەیڤینیکەی تۆ ناوەێنە زۆر باشە دەستەکانە خۆش بێ ناوێکی خۆشە بەڵام حەزەکەمیشە بزانم بووە و ناوەیە مامۆزانی چ شتێک ناوێکی کەمیشە ینی خۆی غەڵەت نەبم ئەو کاتی ئەمە لە مزگەوتی خۆمان دکتۆر عەبدولواحید ئەو کاتی قوتابی بوو لەلای ئێمە لە خانوێکی کرێ داو لە چەند قوتابێکی لە هەر لە مزگەوتی ئێمە دەرس دەبوتەوە بەڕاستی کەسێکی خۆشەویست زۆر خۆشمان دەویست جافترش پێی تر هاوسەرگیریان کرد و کە خێزان یەکەمی هینە بیستمەوە گوتیان منداڵی یەکەمی کرد و ناوی پەیڤین بووە ئیتر ئەو بەڕاستی مشتاقی ئەو ناوی بوو لەسەر منداڵەکە دەیت لێرەش دەستی دکتۆری ماز دەکەین خی گەورە ئینشەڵا هەر سەرکەوتوتری بکە زۆر باش بوو لە کۆی 100 نمرەتوانی 80 نمرە بەدەستێنێ کە ئەمەش ڕێژێکی زۆر باشە تەنها ئەوەی تاکە گلەی لە مامۆسایەوە بووکە تاریخی هاوسەرگیریەکەیان نازانێ کەەوەش پێم وا بێ کێشەی زۆرێک لەو پیاوانەیەکە لە ساڵی نوەتەکان هاوسەرگیریان کردیا ئەوانەی خواردنەوەتەکان کەس نایزانێ بەڵامانەی 2000ەکان بە ناچاری خێزانەکانیان ئەو تاریخیان پێ لەبەردەکەن لێ ئەوەش ئەو پرسیارش بە نەزانی نیشلوی حساب ناکەین چونکە مامۆسایەکە لەوانەیە هەرچەندە لە ئاخیری نوهەتیە لە ساڵی 1999ە بەڵام هەر بە نوەتەکان حسابە لە ژمارە دەنووسرێن نوهەت بۆیە پیرۆزبای لێ دەکەین 80 نمرەی بەدەستێنە ئەم جارە دەچینە لای مامۆسا نووسەیبی کۆمەڵک پرسیاری ئاڕاستی مامۆسا نووسەیبی دەکەین سەبارەت بە تایبەتمەندیەکانی ئەو وەزارە پرسیار دەکەم مامۆسا ئەگەر هەر جێ بدەیت ئەو قورانەیە ئەم جارە ڕووی پرسیارەکانمان لە مامۆسا هونەرە دەمانەوێت بزانین تا چەند ئاشنایە بە تایبەتمەندیەکانی خێزانەکەی و تا چەند گرنگی بە تایبەتمەندی خێزانەکەی دایە دڵیان لەوەی کە گرنگیت پێدایە بەڵام حەزەکەم لە ڕێگەی ئەو پرسیارانە زیاتر بۆمان بسەلمێنی کە تا چەند گرنگیت پێدایە مامۆسا بێگومان مرۆڤێک حەزی بە جۆرێک لە ڕەنگ هەیە ڕەنگ بەلای مرۆڤ ڕەنگەکان جیاوازە تۆ کە شارەزای ڕەنگەکانی پێم وایە مامۆسای هونەری لە هەمووان دەزانی خێزانەکەت حەزی بە چ ڕەنگێکە زیاتر وەڵا خێزان زیاتر حەزی لە ڕەنگی ماڕۆنیە ماڕۆنی بەڵێ زۆر ڕەنگێکی عزایی باشە ئەوە ماڕۆنی ئەمە لێرە دەنووسین باشە بێگومان هەر مرۆڤێک سەرسامی بە مامۆسایەکی ئاینی هەیە یان جۆرێک مامۆسایەکی ئاینیە کە زۆر گوێی لێ دەگرێت دەتوانیت لەوە لەبەر مامۆسا ئاینەکان زۆرم دوو ژاردەش بڵێ ئەگەر هەر یەکێکیانی بوو بە ڕاست بۆ دادەنێ خێزانەکەت سەرسامە بە کام لە مامۆسا ئاینیانێکە هەیە لە هەرێمی کوردستان لە بوار و تاربێژ لە بوار و تاربێژی بێکم وڵی مامۆستاوە حەفو محەممەد مەلافایق بەڵێ یەکەچیان ئەوی دیکەش مامۆستا پێمابی مامۆستا سۆران هەغڵت زۆر باش مامۆستا سۆران مامۆستا محەممەد مەلافایق دوو مامۆستای زۆر خۆشەویستی کوردن زۆر باش پێت وایە هاوسەرەکەت ئەگەر زاناوت پیشت مامۆستا نەبوایە حەزی دەکرد پیشەیەکی ترت هەبوایە لەوەش دەتوانانی دوو ژاردەم پێ بڵێ حەزی لە پیشەیەکە بوو ئەگەر تۆ مامۆستا نەبووای حەزی دەکرد پیشەیەکت هەبوایە بەڵێ پێم وابێ حەزی لەوەی مەلایەتیم کردبایە زۆر باش وەکو بانخوازێک پێماوی پێخۆش بوو پیشە بانخواز بایە بەڵێ زۆر باشە شتێک هەیە لە تۆ کاتی بدەیتەوە ماڵەوە خێزانەکەت زۆر دڵی پێخۆش دەبێ بەڕای تۆ شتێک هەیە ینی بۆ سڵاوکردنێ هەر شتێکەکە پێت وایە خێزانەکەت دڵی خۆشە بۆ شتەیە یان بۆ نمونە جلەکانی خۆت بەڕێکی دادەنیتەوە شتێک هەیە وەڵا ئەو زیاتر ئەوێم تێگەیژم بۆی دڵی خۆشکە دێمەوە سەلامیان لێکەمە ڕوێکی خۆش و لە باوەشی بگرم دەکەی مامۆستا زۆر باشە ئەوە پێم وابێت 4 پرسیارەوە نییە بەڵام مامۆستا و 5 پرسیارەکەمان وەرگرت ئێستا دەچینەوە لای مامۆستا بزانینەوە 5 پرسیار مامۆستا گوێت لە پرسیارەکانمان نەبووە نیە
ئیتفۆنەکەی مامۆسادانێ ئیتفۆنەکەی ئەفوان دەستی خۆش بێ ئەوە کۆمەڵک کۆمەڵک پرسیارمان لە مامۆستا هونەری کرد سەبارەت بە تۆ دەمان هەوێ ڕێی تۆ بزانانی لەسەر و پرسیاران و بزانین تا چەند مامۆستا هونەر لەم پرسیارانەیە دقیق بێکاوێتی یەکەمین جار پرسیاری ئەومان لێ کرد کە بزانین تۆ حەزت بە چ ڕەنگێکە ڕەنگێکی سەیر و سەمەری پێگوتی دەمەوێت بزانم جەنابەت بە چ ڕەنگێک دڵت خۆش دەبێ و حەزت بە چ ڕەنگێک حەزم لە ڕەنگی ماڕۆنیە ماڕۆنی ماشاءالله ماوەسەوە ڕاست ئەوە لێرە 120 بەدەستێنە باشە پرسیاری ئەوەمان لە مامۆستای کرد کە ئایا جەنابەت بە چ وتاربێژێک لە هەرێمی کوردستان سەرسامیان چ وتاربێژێک لەلات خۆشەویستە و کوک دەوای دڵە کەیفت بە وتارەکانی دێ دوو مامۆستای دامێ پێگومان وتاربێژ و بانخوازمان لە هەرێمی کوردستان زۆرە خۆت سەرسامی بە چ بانخوازێک بانخوازەکان مامۆستا محەممەد مەلافائە باشە یەکەچیان دیکەش دکتۆر عەبدوڵڵاهی دکتۆر عەبدوڵڵاهی دەستی خۆش بێ ئەوە شەر نمرەی تەواوت دەدەین لەبەر مامۆستا دوو بژاردەی دامن یەکیان مامۆستا محەممەد مەلافایق بوو دڵنیانیش مامۆستا سۆرا بوو دەست خۆش بێت لەوە شەر نمرەی تەواو تێنە مامۆستا تا ئێستا باش ڕۆیشتی الحەمدولله پرسیارشکەمان لێ کرد سەبارەت بە شتێکەیە کاتێک مامۆستا هونەر دێتەوە ماڵێ ئەتوو دڵت پێ خۆشە یعنی سیفاتێکی هەیە مامۆستا هونەر کە دێتەوە لە دەرەوە کە ئەو سیفاتیان ئەو شتەی دەکات و دڵت پێ خۆش دەبی کاتێک کە دێتە ماڵەوە سەلام دەکا و زەردەخەنە دەکە ئافرین ماشاءالله فعلا مامۆستا هونەری شەر باسی سەلامەکەی کرد خی گەورە ئینشاءالله زەردەخەنەتان لەسەر لێوەکان لانەدا و سەلامی جوانترین دەست پێکە بۆ تاوی شەکانی کە ئینسان لە ڕۆژانە دەیکات پرسیارم لە مامۆستای کرد ئەگەر مامۆستا هونەر مامۆستا نەبوایە تۆ حەزت دەکرد چ پیشەیەکی هەبوایە ئەگەر مامۆستا نەبوایە بەڵێ پیشەی بانخوازی پیشەی بانخوازی ماشاءالله مامۆستاکەواتە مامۆستا نووسەیبە مامۆستا هونەر بە پێی ئەو ڕێژەیە کە باسی جەنابتی کرد و باسی تایبەتمەندیەکانی کرد کەواتە 100 نمرەی تەواوی هێنا و 100% شارەزای ئارەزوەکانی جەنابتەوە گرنگیشی پێدایە بۆیە دەستخۆشیتان لێ دەکەم و هیوام وایە و خێزانەیە هەر ئاوا بەختەوە و جوان بن و گرنگی بە تایبەتمەندیەکانی یەکتر بدەن چونکە بەڕاستی تایبەتمەندیەکانی یەکتر وا دەکات کە مرۆڤەکان لە ناو یەکتر خۆشەویستتر بن و خی پەروەردگار ئینشاءالله ئەو خێزانەیە هەر تەوفیق بدات زۆر سپاس بۆیەوە مامۆستا سپاس بۆ دوتان کە لە بەرنامەیە لەگەڵمان بوون بەڵێ زان و خۆشەویستان بەم شێوەیە دێینە کۆتایی ئەڵقەی قوتابخانەی ئەمجاری خێزان کە لە شاری هەولێربوون و نمونەی خێزانێکی نمونەیمان پێشکەشکردن ئێمە بەردەوام دەبین لە ڕۆژەکانی مانگی ڕەمەزان لەگەڵمان بمێننەوە لە ئەڵقەکانی داهاتوو قوتابخانەی زیاتر و خێزانی زیاتری هەرێمی کوردستان بەسەر دەکەینەوە کە نمونەی خێزانی سەرکەوتون بۆ خۆیان و کۆمەڵگاکەیان